کاتێ تاوانێکت کرد پێش ئەوەی لەسەر بنووسێ لە ماوەی ئەم 5-6 سەعاتە، ئەم 6 سەعاتە، ئەم 6 زەمان و کاتە یەکسەر بڵێ خوایە تۆبە، خوایە لێم خۆش بە. ئەگەر ملیۆنەها جار بڵێ خوایە لێم خۆش بە، خوا لێت خۆشە بێ. ئەگەر بە ملیارەها جار بڵێ. بۆیە هەوڵ بدەم مەهێڵە بینووسێ مەلایکە، بإذن خوا بڵێ خوایە لێم خۆش بە. ئەستەغفر الله ئەستەغفر الله، خوایە داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم. بەخوا گەورە دەبی بۆ لای خوا گەورە، بەوە لای خوا گەورە دەبی، بەڕێز دەبی. گوناهەکەیشت کە کردوتە ڕێک فڕێ ئەدا مەلایکە سەلامی خوای لەسەر بێ، لەسەرتی نانووسێت، لە قیامەتیش نایبینیتەوە. و ئەستەغفر اللهش دەکەی، گوناهەکەیشت دەڕوا، خێر و چاکەشت دەست دەکەوێت. بۆیە ئاگامان لە خۆمان بێ. لە کۆتاییدا دەڵێم چاودێریەکی چڕی زۆر بەهێزمان لەسەرە، خوای گەورە ئاگاری ناو دڵەکانمان هەیە، پاشان مەلایکە بە ڕێزەکان سەلامی خوایان لەسەر بێ ئاگان لە هەموو شتێکی ئێمە هەیە، هەموو جوڵە و قسە و وتە و کردارێکی ئێمە هەیە. دەمی خۆمان بگرین، ئاگامان لە دەمی خۆمان بێ. چونکە ئیمامی ئەوبەکر ڕەزای خوا لەبێ ئاوا زمانی خۆی ڕادەکێشا دەیفەرموو ئەمە من بە هیلاک دەدا، ئەمە من دەباتە ناو جەهەنەمەوە، ئەم زمانە بەرەو جەهەنەمم دەبات ئەگەر ڕێگای خوای پێ نەگرم، ئەگەر بۆ خوا بەکاری نەهێنم.